ئەگەر تەماشا بکەین لەم ئاەتانەیە کە باسمان کرد ئافرەت یەکسانە بە پیاو هیچ جیاوازیەکی نییە بگرە لە ئاەتێکی شیانە خوای پەروەردگار فەزلی ئافرەت دەدا بەسەر پیاو بەڵام شتێک هەیە لە بینی ژن و پیا پێوترێ ئەرک لەگەڵ ماف ئەرک لەگەڵ ماف لە ئەرکە جیاوازن ئەوەی ئەرکی پیاوە ئەرکی ئافرەت نییە و ئەوەشی ئەرکی ئافرەتە ئەرکی پیاو نییە هەر خوای پەروەردگار لە ڕووی فسیۆلۆجیشەوە جسمیانی وا دروست کردو ئەرکیان جیابێ وەکو یەک نەبن بەڵام لە مافا وەکو یەکن لە مافا وەکو یەکن خوای پەروەردگار لە قورئانە فەرمێ لەبارەی مافەکانیانەوە من عمل صالحا من ذكر أو أنثى فلنحيينه حياة طيبة ولنجزينهم أجرهم بأحسن ما كانوا يعملون هر کەسێ کاری چاک بکە لە ژنان و لە پیاوان ذەکەر بێ نێرینە بێ یاخود ئونثا بێ فلنحيينه حياة طيبة لە دنیا ژیانێکی ئاسوودەی پێبەخشین لە قیامەتیشا ئەجری خۆی ئەدەینەوە یعنی ژیانێک لەسەر دین بڕوە طیبە ئەوەیە و لە قیامەتیشا پاداشتی ئەو ماندووبوونەیە دەینەوە هی هەردووکیان وەکو یەک أني لا أضيع عمل عامل منكم من ذكر أو أنثى وبرجار فرمي كرداري كستان لنيرين كانتان ولمين كانتان خسرنا بلايمن هم أجري خوي ورجل لسري بلام لا أرككان أخوي برجار فرمي وليس الذكر كالأنثى نير وكومينيا أركيم جاء أركيم جاء أركيم ولا مالو به باشا وخزمەتی ماڵ و منداڵ و خزمەتی مێرد و خزمەتی دایک و باوک و برا و خوشکی خۆیکە ئەرکێویش چیە لە دەرەوە بێ ئەم هەرچیەکەوە لە ماڵەوە بۆی دابین بکە و بۆی دەستەبەر بکە ئەو ئەرکەکانیان جێە لەیسە الذەکەر کەلئونثا حتا لە ڕووی جسمیشەوە هیچ پیاوێ ناتوانێت شیر با بە مناڵ لە سنگی خۆیەوە و هیچ پیاوێکیش ڕەحمی نییە مناڵی لێ بێتە دەرەوە بەڵام ژن ئەو دوو تایبەتمەندی تایە کەواتە بەڵێ ژن وەکو پیاو نییە